زۆر سپاسی ئێوە کەم زۆر سپاسی میدیا کەم سپاسی گەلی کوردستانەکەم زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و هەمیشە کاری کردو بۆی بەشێ بێ لە پێداویستیەکانی کۆمەلگا ئێمە زانکۆ لەو سۆنگەیە کە ئێمە هەست بەوەکەین کە زانکۆ تەنها جێگایەوە نیە کە خوێندکار بخێنە خوێندکار پەروەەر دەکەین تەنها ئەوە نییە کە شوێنی زانستیە لە پاڵەوەشا شوێنێکی مرۆڤ دۆستانەیە بۆیە لەگەڵ ئەم بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و هەموو جیهان لەگەڵ ئەو هەڵمەتەی کە ڕاگەیاندرا لەلایەنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دروستکردنی عملیات لە ژووری عملیات بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەگەڵ زانکۆکانی کوردستان لە سلێمانی ئێمە وەکو ئاماژەت پێکرد لە چەند تاوەرێکا چەند لایەنێکەوە ئیشمان کرد یەکەم تەوەری یەکەمیان تەوەری لایەنی زانستی بوو ئێستا لە ناو زانکۆیە لەم کاتەیە لە تاقیگەکانمان گروپی بایۆمێدیکال هەیە لە سنتەری توێژینەوەی سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە سەرقاڵی توێژینەوە لە بواری ئایتیە ڕەبەتکردنەوەی بواری ئایتی و چۆنێتی فەحەزکردنی یان چۆنێتی دۆزینەوەی نەخۆشی ڤایرۆسەکە لە جەستەی مرۆڤە ئەمانە زۆر بابەتی کە کاری لەسەر کراوە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەڵام ئەوەی ئێمە ئەمڕۆ کۆبووینەتەوە بۆی ئێمە لە هەستیەوەی کە مامۆستای زانکۆ کەسانی ئەکادمی کەسانی ڕۆشنبیر ئەبێ لە هەموو بارودۆخێکی هەرێمی کوردستانە بەشێکی دانەبراو بێ لەو ئازارەیان لەو مەینەتی کە لە ناو کۆمەلگاکەی ئێمە هەیە ئێمە گروپێکمان ڕاگەیاند بە ناوی گروپی ئەکادمیانی خۆبەخش و بانگوازێکمان کرد پێش 3 ڕۆژ بۆ مرۆڤدۆستان بۆ ڕۆشنبیران بۆ ئەکادمیانی کوردستان و دەستمان کرد بەوەی کە هاوکاری کۆکەینەوە خۆمان دەستمان پێکرد لەلایەنی خۆمانەوە هاوکاری کۆکەینەوە بۆ ئەوەی ئەو کەسانی کە پێویستیان بۆ هاوکاریە هەیە و پێویستیان بەوە هەیە کە هاوکاریان بگەینە ماڵەکانیان ئێمە بەشێ بین لەو هاوکاریە و بتوانین هاوکاریان بین خۆشبەختانە ئەتوانم بڵێم هەتا لە ماوەی 2-3 ڕۆژە